عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆی دۆخی گشتی کوردستانە بە میوانداری زۆر بەڕێز کاک دیاری محەممەد کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک دیاری بەخێربێت و خۆشحاڵین. سواز بۆم دەرفەت. کاک دیاری مانگی چواریش وەک تاوەکارێک بۆ مانگی ئازار کۆمەڵێک یاد و مناسبەی جۆراوجۆر هەبوو هەر لە یادی ئەنفالەوانێ لەو جینۆسایدەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە تاوەی کە ئەمڕۆ جەژنی قیامەیە جەژنی مەسیحەکانە برا مەسیحەکانە و سبەینێ 22 مانگ یادی ڕۆژنامەگەری کوردیە. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان کۆمەڵی مناسبەی جۆراوجۆر هەیە هەر لەوەی کە هەفتەی پێشوو حکوومەت هەرێمی کوردستان بە هاوکاری کۆمەڵی لە دامەزراوەکان هەڵمەتێکی ژینگە پارێزی ڕاگەیاندووە دوێنێ یەکەمین لوتکەی باڵای تەندروستی کوردستان ڕاگەیەنرا لە پێناوی تەندروستێکی باشتر بۆ خەڵکی کوردستان. ئەمێ بڵێم کە ئەم ماوەیە کۆمەڵێک جموجۆڵ هەیە بە تایبەتی جموجۆڵی مەدەنی هەندێک ڕووداوی سیاسی هەندێک ڕووداوی گشتی واسبینە یادی ڕۆژنامەگەری کوردی پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کە بە تایبەت بۆ جەنابەت بۆ یادی ڕۆژنامەگەری کوردی ئەوەی کە زۆر جار بۆ نمونە ئەگەرچی تەمەنی مێژووی ڕۆژنامەگەری کوردی 121 ساڵی تێپەڕاندووە بەڵام زۆر جارە بینین کە هێشتا بەشێ لە میدیاکان چاواشەکاریەکەن. پێم خۆش بەر لەوەی کە باسی لەو دیوە ئیرهابە فکرێ بکەین کە لە میدیاوە کرێ دیدی کاک دیاری بزانم لەسەر میدیای نیشتیمانی و خوێندنەوەی کاک دیاری چیە بۆی کە ڕاستاک بەرمونە کۆمەڵێک لە کەناڵەکان بە ئیرهابێکی فکری هەڵەسن بەڵام لە بەرلەوان تەوژمێک ڕوتێک بەرەیەکی گەورە هەیە لە کوردستان کە میدیا بۆ کاری نیشتیمانی بۆ کاری نەتەوەیی بۆ چاکەی گشتی بەکارهێنێ. خوێندنەوەی جەنابتان چییە؟ سواس دووبارە دیارە لەسەر و پرسیارەی جەنابەت تەبیعی تەوەری ئەوانەی کە وروژاندن کۆمەڵێک بابەت بوون لەسەر و بابەتی کە یادی ڕۆژنامەگەری کوردی لە ساڵی 1920 ساڵ بەر لە ئێستا ئێمە خاوەنی چوونە ناو دنیای ڕۆژنامەگەرین و لەو کاتەوە ئێمە بەردەوام دەست و پەنجەمان لەگەڵ کاری ڕۆژنامەوانی و کاری ڕۆژنامەگەریە کردووە و بەردەوامە بین. بەڵام ئەوەی جێی داخە لە 221 ساڵ تاوکو ێستا متمانەی هاوڵاتیانی کوردستان و متمانەی خەڵکی کوردستان بە میدیاکان زۆر لاوازە لەبەر ئەو ئەسبابانی جەنابەت پێشوەخت ئاماژەت پێیان لەبەر ئیرهابی فکری لەو هەڵقۆستنەوە بۆ کاری حزبایەتی هەڵقۆستنەوە بۆ مەرامی شەخصی و بە شەخسەر نەکردنی میدیا لەلایەن کۆمەڵە خەڵکەوە و بۆ ئەوە بۆ کە بارزی لایەنێک یان کەسایەتیەک بکە ئەمە میدیا وای لێ کردووە کە خەڵک تاوکو ئاستێکی نەبێتە هۆی کە ببێتە لای خەڵک نەبووە بەوەی کە بڕوای بەوە هەبێت کە ئەم ڕاگەیاندنە ئەم فەزایە بتوانێت پشتیوانی خەڵک بێ و بتوانێت لە ڕێی ئەمەوە پەیامەکان بە دروستی پێی بگا و دروست پەیامی خۆی بگەێنێ و ئەو خەونەی نەبووە کە بازەکرێت دەسەڵاتی چوارەم نەیتوانێت وەکو پێویست دەسەڵاتی چوارەم بێ لە هەرێمی کوردستان بۆ لەبەر کۆمەڵێک سراعی سیاسی لە هەرێمی کوردستان و پێشووتر تاوەکو باسیتان 91 پێش ڕاپەڕی بکەین میدیا لە هەرێمی کوردستان میدیایەک بۆ کە خاص بۆ حکوومەتی عراقی بکراوە و پێشانوباڵی حکوومەتی بەعسا هەڵیداوە و میدیایەک بۆ شتی شاردۆتەوە لە خەڵکار بیبەستینەوە بە جینۆساید و کیناباران و ئەنفال ئەو میدیایە لەو کارەساتە گەورە تەنها خەڵکی کوردستان زانیویانە چ کارەساتێکە لە جنوب نەزانراوە چی ئەگوزەرێ لە کوردستانە بۆیە بە درێژایی مێژوو میدیا نەیتوانیوە دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی خەڵک بێ بەڵام لە ئێستا خۆشبەختانە لێرە و لەوێ چەند میدیایەک کە هەوڵی نیشتیمانیکردنی ئەم میدیادرێ و هەوڵە درێ کە سەرجەم ڕەنگەکان بێ سەرجەم دەنگەکان بێ و بتوانێت پەیامی ڕاستەقینەی خۆی بگەێنێ و کرانەوەیکیش بەڕووی جیهان و دیاری باسی ئەم کرانەوەت کرد لە ماوەی 20 ساڵی حکومڕانی کوردیا فرەیەکەیە هەروەی کە بەڕێز باست کرد ئێستا زیاتر لە میدیایەکەیە و میدیاکان هەرێکە و بۆ جەمسەرێک هەرێکە و لە بەپی ئایدایەک بەپی تێگەشتنی بەپی میتۆدێتی خۆی کارەکە بەڵام پێم خۆش لەسەر ئەوە بوەستین کە
لە 23 ساڵەیە ینی بەڕاستی میدیای شێ میدیایکی نیشتیمانیە ینی بۆ نمونە تۆ تەنها تەماشای ئەو کاتە بکە کە خەڵکی کوردستان بڕیاری گشتپرسیان بۆ سەر بەخۆی کوردستان بەشێک لە میدیاکان بەڕاستی بوێرانە کاریان لەسەرەوە کرد کە ئەو ئیرادەی لە خەڵکی کوردستانە هەیە زیاتر ڕووناکی بخەنە سەر زەقیکەنەوە پیشانی بن ینی تەمسیلێکی باشی خەڵکی کوردستانیانە کرد تۆ خوێنۆچێ بۆی کە میدیا لە کوردستان هێشتا نەبوو بۆ ئەمرازە کوشندەی کە بەشێ لە هێزەکان بەشێ لە حیزبەکان بە تایبەتی حیزبانی کە تا ڕادێک حیزبی ڕادیکاڵ و پەرگیرن ئەیانێ بەخراپ بەکاری بێن یعنی بە باوەڕی تۆ هێشتا میدیا ئاهێکتیا ماوە بووی کە هێزە نیشتیمانیەکان بەکاری بێنن بێگومان لە تەجروبەی ڕیفراندۆم ئەگەربێنینەوە زۆری کەناڵەکان لە بەرژەوەندی سربەخۆیی کاریان کرد و کەوتبوون ئەمریکی واقع چونکە مەسلەیەکی نیشتیمانی بوو هەرچی لەو مەسەلە نیشتیمانیە نەیتوانیە ئەو ڕۆڵە بگێڕێ لە چاوی خەڵک میدیایەکی دژە نەتەوەیی بوو بۆیە ئەمریکی واقعی دروست کرد هەندێک کەناڵ لێت ناشارمەوە دوا کەوت بەڵام دوای ئەوە بزانی خەڵک لەگەڵ گشتپرسی و لەگەڵ سربەخۆیە ناچار بۆ ئەوەی بینەری خۆی لە دەستنەیە دوای ئەو تەوژمە کەوت بۆیە ئەوەی کە جەنابەت باسێکی فرەڕەنگی ڕاستە ئێستا ئۆرگانێک مەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی و لە خەڵکی نەشاردێتەوە کە میدیاکانی میدیایەکی ئۆرگانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لە پاڵەوەدا پرسی نیشتیمانی پرسی سیاسی و کارێکی وای نەکردووە کە ببێتە ئیرهابێکی فکری لەسەر لایەنەکانی تر و زمانی تەشیری بەرامبەر هیچ لایەنێکی تر نەبووە زۆر کات بینیمانە لە بەڵگەمان هەیە ئەگەر بینە سەر مەسلەی ئەشتوانی فرە بیت بەڵام دژ نەبیت بۆیە نمونەمانەیە هەر لە زاگرۆستیڤی بەخشی سلێمانی و کەناڵی سلێمانی و ئەو کەناڵانی کە پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە لەو کێشمی حەڤەی شوبات و ئەمانە ئەو سیراعاتانی کە لە ڕێی ڕاگەاندنەوە بە خەڵگەکرا ئەوە بە ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو کە سنوورێکی دانابوون بە ئاشتی کۆمەڵایەتی و ئەو ئێرهابە فکریە بەرامبەر هیچ لایەنێ نەکرێت زۆر کات کادرانی پارتی ئەندامانی پارتی نیگەران بوو لەوەی کە ماکینەیەکی گەورەی ئەعلام دژی پارتی دیموکراتی کوردستان قساکە بەڵام ڕاگەاندنەکانی پارتی زۆر نەرمتر زۆر التیزامێکی باشتر هەرسکردن بە بەرپرسیارەتی ئەم تعبیرەی نەبوو بەس کاک دیاری هەز ناکەی ڕەنگە بەشێکی ئەوەی کە زۆر جار بەشی لە لایەنە سیاسیەکانیان هەندێک خەڵکی تونڕە و هێزی تونڕە و میدیا بە کەرەستێکی خراپ بەکارهێنێکە بە ئامرازێکی کوشندا پەیوەندی بۆ هەبێت کە تۆ لە ژنگێکی دیموکراسیا کارەکەی کراوەیەک ئەوەی کە جناب باسەکەی کۆمەڵگاکە کرێتەوە بەڕووی دنیاە ئەمە دەرفەتای بۆی کە خەڵکانێک تریش مەرامە تایبەتیەکانیان مەرامە کەسیەکانیان مەرامە حیزبیەکانیان زۆر جار زاڵترەکەن بەسەر دۆخی شتیا طبیعی ئەوە شتێکە کە ئەکرێ بە پێی یاسا چوارچەوە بۆ ئەمە داوێنێ زۆرێکیش لە خەڵک و خەڵکی کوردستان بێزار بوون لەم شەڕە تەشیرکردن بە یەکتری ئەم دەرخواردانی بینەر بە قسەی ناڕاز بە بوختان ئەمە خەونی کۆمەڵێک خەونی خەڵک بەگشتی خەڵک ئێستا ئەوێت تەلەڤیزیۆنەکەی کە گۆڕی بیخاتە سەر کەناڵێک کە ڕاست و دروستی پەیامەکەی بگەێنێ خەڵک پێویستی بەوەیە لە چ کەناڵێک بە دروستی پەیامی حکوومەت بۆ گەلەکەی پەیامی گەل بۆ حکوومەت چی بێ لە ڕێ ئەو کەناڵەوە بێ بەداخەوە ئێمە تاوکەسا کەناڵێکی نیشتیمانی مان نییە کە عایدی حکوومەت بێ و سیاسەتەکانی حکوومەت لەو کەناڵە پێشووتر هەمان بوو تا ڕادەیەک احتیمامی پێنەدرا بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کەناڵێکی نیشتیمانیمانە بێ و لەو کەناڵا هەموو گەلی کورد خۆی لەو کەناڵا ببینێتەوە و سیاسەتی حکوومەتەکەی لەو کەناڵا ببینێ ئێستا هەر کەناڵێک بە دژ بێ هەستەکەن ئەم کەناڵە دژی پارتی هەر کەناڵێک لەگەڵ حکوومەتا بێ هەستەکەن ئەم کەناڵە هی پارتیە کە زۆر کات کەناڵمان هەیە نامانێت ڕێکلام یان تەشیرکردن بە کەناڵی کە بکەین بەڵام ئێستا کەناڵمان هەیە لە ئاستی جیهانیە معتەریفە کەناڵمان هەیە پامنێرەکەی لە سەر ئاستی باڵای ئەمریکا خەڵات ئەکرێت دیارە ینی جێی دڵخۆشیە من کەناڵێکی کوردی لە کۆشکی سپیا ببینم
ئەمە بۆ منی تاکیشی کورد زۆرە کە سەردەمێ بوو نەمانەتوانی قسە بکەین ئێستا کەناڵی ئێمە لە گەورەترین بڕیاردەری جیهانە پرسیاری هەیە وەڵام ئەدرێتەوە لەلایەن ئەمانە بۆ ڕۆژ ئێمە پێی دڵخۆشین وەکو تاک بەڵام هێشتا نەگەیشتونەتە ئەو ڕادەیە کە ئێمە دڵنیابین دەوەی ئەم کەناڵە ڕاستمان لەگەڵاکە ئێمەی بینەر شێواوین دەبینی ڕاست و ناڕاستە ئەوەی کە بە فعلی فریادە ڕەسی ئەم میلەتەیە خەڵک باوەڕی پێناکە لە ڕاگەیاندنەکانەوە ئەمەنە تەشیر بە کەناڵەکان بە بەلانەکان کراوە ئەمەنە تەشیر بە حکوومەت کراوە لە فترەیەکە کەناڵەکان بەکارێنن بۆ خزمەتی حکوومەت بۆیە بەرژەوەندی حزبەکان لەوایە لە کاتێکیشا سێرەکەی ڕێک پێچەوانە لەگەڵ ئەو بەرژەوەندیانی و حزبانە نەگونجێ لە کونفەیەکوونێکە ئەو کەناڵە دژاتی بەرامبەر بە حکوومەت پێکەن کاتە سیاسەتێکی قاوەمان لەسەر ڕاگەاندن نییە بتوانین ئێمەی بینەر بەرامبەر بە کەناڵەکانی ڕاگەاندن هەواڵی ڕاست دروست و متمانەمان بە کەناڵەکان نەماوە هەر کەناڵێکە بینیە چیتە هەج ماڵێک سێرەکەی لەسەر هەر سێری ئەم دابەش بووین بەسەر لایانی سیاسیەکانمانە هەر ئەمە شتێکی بووە بە کولتور لە ناو ئێمە چیتە هەج ماڵێک کاک سەربەزە چیتە هەج ماڵێک بە پێی ئینتیمای سیاسی کەناڵەکانی ڕیس کردووە سێرەکەی ئەو ماڵێک کە عایدی بزوتنەوەی گۆڕان بێ ئینتیمای بزوتنەوەی گۆڕانی بێ کەناڵەکەی گۆڕان ڕقەمیەکە ئەوەی کە پارتی بێ کەناڵەکانی پارتی ڕقەمیەکە کاتەم دابەشبوونە تەسیری لەسەر ڕاگەاندنی ئێمە گرنگ نییە چ کەناڵێک ڕاستەکە لە کۆتایی یاداینا ئەو لەگەڵ ڕاستی کەناڵەکانی ئەو لەگەڵ ئینتیمای حزبەکەی بۆ کەناڵەکەی چییە زۆر کات هەموو ڕاستیەکان لەو کەناڵی خۆیەوە بینێ ماڵعی لەمە کەناڵە زۆر کات کاری بۆ ئاژاوە کردووە زۆر کاتکاری جگە لەمەش کۆمەڵە کەناڵ هەن کە خۆیان بە سربەخۆ بێلایەن نەزانن لە کاتێکدا ئەجەندای یان وڵاتێک یان حزبێک بەکارێنن خەڵکیان بەم شێوەیە والێ کردووە کە لەگەڵ دروست و نادروستەکە بۆی جانەکێتەوە جاویستم لەسەر ئەم قسەی جەنابەت کە لە کۆتایە کردت خەڵکیان وا لێ کردووە هەندێک جار بە ئەجندای دەوڵەتێکی تریا بە ئەجندای خراپی حیزبەکە خەڵک بە شێوەیەکی خراپ ئاراستە بکە کاک دیاری پێم خۆش لەسەر ئەم مۆزوع بەڕاستی بە ڕوونی تر قسە بکەین کە زۆر جار ئەگەر کەناڵە نیشتیمانیەکان کار بۆ بکەن بۆ نمونە خەڵک لەسەر ئاستی دەستە جەمعی ئیرادێکی گشتی هەبێ و توانایەک هێزێک بوونێک لەم منتیقەیە بسەلمێنێەوە خەڵکێکەیە بۆ نمونە لە ئاستە نەتەوەیەکە لە ئاستە نیشتیمانەکەیە میدیا بە شێوکی باش بەکارێنێ بەڵام ئەوەی کە جەنابەت باست کرد هەندێک جار هەندێک هێزی سیاسی تقریبا بەتایبەتی لە ڕۆدەرونیەکەەوە لە خەڵک ینی وا لە خەڵکەکەن کە بەدگومان بێ بەرامبەر بە شتێکی باش لە وڵات بەدگومان بێ بەرامبەر بە پەرلەمانی تازە بەدگومان بێ بەرامبەر بە حکوومەت بەدگومان بێ بەرامبەر بە برسەکان بەدگومان بێتەنان بۆ حیزبانی کە خۆیان خاونی کەناڵەکانی ڕاگەاندنیشن خوێنەوەی تۆچێ بۆی کە ینی بەڕاستی نابێت کەناڵەکانی ڕاگەاندن ئەوەندە بەم ئاستا نابەرپرس بن لە بەکارهێنانی میدیایە بۆ ئەو دۆخە دەرونیە شپرزە خراپەی کە لای خەڵک دروست بۆ بەتایبەتی ژەکە سیر بکەین بۆ نمونە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیا ژمارەیەکی بێشوماری کەناڵی ڕاگەاندن هەیە کە زۆر زیاترە لەو مەشروع خزمەتگوزاریانەی کە پێشەشی خەڵکەکرێت و بەشێکی زۆر لە قوتی خەڵک لە ژیانی خەڵک ڕاو بە کەناڵەکانی ڕاگەاندن قسەی جەنابەت چی لەسەر ئەو میدیا نەرێنیە ئەو میدیایی کە هەوڵی شێواندنی دەرونی خەڵکە کاک سەربەست لەسەر مەسەلەی میدیای نەرێنی بچووکترین نمونە تێمە ینی هیچ سانسۆرێک نییە بۆ دامەزراندنی کەناڵ لەلایەن پێویستە پەرلەمان ئەمە ڕێک بخە جا زۆر کات لەواچێت ترسیان لەوە هەبێ کە ئەمە دیکتاتۆریێتە نە لە چوارچێوەی یاسا ڕێک بخرێ بۆ نمونە لە پرۆسەیەکی گەوری وەکو ڕیفراندۆم و مافی گەلێک کە جینۆساید و ئەنفال کراوە داوای حەقێکی مەشروعی خۆی کا بڵێ بەڵێ بۆ سەربەخۆیی کەناڵێک دامەزرێ ئەڵێ نەخێر بۆ سەربەخۆیی تایبەت بەو پرۆسەیە کەناڵێک دامەزرێ ئیش لەسەرەوە کە ئیرادەی تۆ بشکێنێ دواتر ئەبینی کەناڵەکان نامێنێ بۆ فترێکی زەمەنی ئیعلامی بەکارێنێ کە دژی تۆ بێ ئەمانە جگەلەوە کاک سەربەست پێویستە ئێمە خەڵک لەوە تێبگەێنین وەکو ڕاگەاندنە بێ کار لەسەرەوە بکرێ کە تەنها گرنگ نییە تۆ هەواڵە هەبێ گرنگ نییە لەوەی تۆ ئەکتیڤی لە هەموو چالاکیەکانیان لە هەموو حەدەسەکانە ئەو بیر لە هەستی خەڵک بکرێتەوە بیر لە ئاسایشی نیشتیمانی نەتەوەیی بکرێتەوە بۆ نمونە لە ئەمریکا
یان لە هیچ جێگایەک نییە بە شێوەی کوشتن نەبێت لەو شارەیان لە وڵاتەیە یان ڕێژەی کۆمەڵێک شتی مەترسیدار هەن کە وڵاتەکە لە بەرەوەی خۆشەویستی وڵاتەکەیانێ و کۆمەڵە شت نەبێتە هۆی تێکشکانی گەلەکەیان ناچێتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن ناچێتە سەر پەڕەکانی ڕۆژنامەگە بەڵام پەیوەندی بە هێڵێتەوەی بێت پارێزراوە هێڵی سوورن لای ڕۆژنامەش لای ڕۆژنامە نووسەکە لای تەلەڤیزیۆنەکە بەڵام لای ئێمە ئەمە نییە لای ئێمە کەسێک حاڵەتێک دیاردەیەک لە سلێمانی ئەبێ وای پیشانێن کە ئیتر هەموو سلێمانی لە دۆخێکی مەترسیدایە جگەلەوە ئێمە چەندین جار بینیمانە و گلەیشمانە بووە یعنی تاوەکو ئێستا ئەمە نەمانتوانیوە وەکو پێویست کاری ڕۆژنامەگەری بکەین کاری ڕۆژنامەوانی بکەین لە بەرەکانی جەنگدا چەندین جار ئێمە شەهیدمان ناوە لەبەرەوەی لە ڕووی عەلامیەوە لێعلام لە پێشەوە بۆ کۆمەڵێک زانیاری داوە بە دوژمنەکانی ئێمە کە لاشعوری ئەم زانیاریان درراوە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە جارێکی تر لە فۆرمێکی ترە لە پەرلەمانی کوردستاندا لە حکوومەت یاسایەک دابنرێ بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پرسەکان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ حەدەسەکانە و ئەو شتانی کە دەبنە مەترسی بۆ سەر خەڵک چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین گرنگەرەوە نییە کامیرێکت پێ بێ بچیتە بەردەم کەسێک وەرگرتنی لێدوانەکان تا لە کێ و کێ دروست ئەتوانێت ئەم پەیامە بگەێنە بە میلەتەکەی خۆی گەورەترین سەروەری بۆ هەر کەناڵێک گەورەترین سەرکەوتن بۆ هەر کەناڵێک ئەوەیە بتوانێت ببێتە جێی متمانەی بینەرەکانی و پڕبینەرترین بێ کەناڵەکەی جگەلەوە لە ئێمە هەر لە بواری سیاسیە باسی نەکەین لە بواری تەرفیە لە بواری ئەو کەناڵانەی تریش کە چۆن ئەتوانێت بکرێت کەناڵی پەروەردەیی بن بۆ مناڵەکانی ئێمە چۆن ئەتوێسا هەموو مناڵەکانی ئێمە بوون بە سیاسی لەبەرەوەی هەرچی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی ئێمە هەمووی سیاسیە چۆن بتوانێت لە ڕووی پەروەردەوە چۆن بتوانین لە ڕووی ئەوەی فکرا و بە گەنجەکانمان بدەین چۆن بتوانین شتە جوانەکانی وڵاتان بهێنین لێرە لە بەرنمەیەکە لە کۆمەڵێک پرۆژەی میدیاییە بڵاوی بکەینەوە تاوەکو ئێمە بتوانین نەوەکانی ئێمە گەنجەکانی ئێمە لە جوانیەکانی وڵاتان لە جوانیەکانی دەوروبەر سوود وەربگرن بتوانن کاری لەو جۆرە بکەن لە ڕێی میدیاوە بەڵام ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کرد تەنها بوارە سیاسیەکە بووە بۆ لەبەرەوەی خەڵکی گوا فێربوون هەموو ماڵێکە بێ سیاسی بێ هەموو ماڵێکە بێ بزانێ حکوومەت خەریکی چییە ئەبێ هەموو ماڵێ بزانێ گرێبەستی نەوت چییە ئەبێ هەموو ماڵێ بزانێت چی ئەگوزەرێ ماڵعیلم ئەمانە پێویستی بەوە هەیە کە ئەبێ بەشێک لە میلەتەکەت و نخبەیەک خەریکی سیاست بن نخبەیەک ئیشی حکوومەت بکەن نخبەیەک خەریکی پەروەردەی مناڵەکانمان بن ئەمانە کۆی ئەمانە بوون بە گرفت بەسەر تێکەڵیان کردووە نازانی لەپەر بە بەرنمەیەکی تەرفیە لە پڕەبێ بە بەرنامەی سیاسی ئەبێ بە نیقاشێکی زۆر یعنی بێژەرمان هەیە کەناڵمان هەیە بەرنامەمان هەیە تایبەت کراوە بۆ ئەوەی یەکتری بشکێنن هەموو کاری ڕاگەاندن لای ئێمە بۆ بە سیاست و لە کوێشە سیاست لەو کاتەیە کە ئەزانی بینەر چی ئەوێ لە بواری سیاسیە بۆ نمونە ئێستا هەموو ڕاگەاندنەکانەوەی کە لای بینەر زۆر گرنگ بوو مەسلەی داهات و موچە بوو یعنی ئەگەڕان بۆ ئەو کەناڵی باسی موچە بکە حەدەسی ڕۆژ چی بێ کاتە تۆ ئەبێ کارێک بکەیت بەڵگەیەکی ڕاست دروست بتوانانی زانیاری وەربگری لەسەرەوەی کە بەیانی بۆ موچە چی ئەگوزارێت کە تۆ توانیت ئەمە بەڕاستی بە خەڵک بڵێ جارێکی تر خەڵک متمانی بە کەناڵەکەی تۆ ئەبێ بەڵام کار دیاری زۆر جار خەڵکانێک هەر لەسەر و بابەتی موچە و قوتی خەڵکە کەناڵی ڕاگەاندن هەیە زۆر جار بۆ دروستکردنی دڵە ڕاوکێ بۆ دروستکردنی بەدگومانی بۆ دروستکردنی جۆرێک لە ڕژبینی لە لای خەڵک بۆ نمونە ئەو هاوڵانەی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە لە موچە و بوجە و قوتی خەڵک و خزمەتگوزاری گشتەکان و دۆخی ئاسایشی خەڵکەوانە ینی بەشی لە کەناڵەکانی ڕاگەاندن بەڕاستی هیچ هێڵپارێزییان نییە دەست بە هەموو شتێکە بن باسی هەموو شتێکەکەن و هەموو شتێک بڵاوەکەنەوەیە باشێوەیەکی کوشندە کار لەسەرەوەکەن بەبێەوەی کە جۆبن بۆ نمونە بۆی کە ئایا لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئەم هەواڵانە ئەم زانیاریانە نابێت بەکێشە ئایا ئەوەی کە ئەم زانیاری و هەواڵانە جۆرێک لە قەلەقی و دوڕدۆنگی لای خەڵک دروست ناکە خەڵک ڕەشبین ناکە یان با دروستتر بڵین بەشی لە کەناڵەکان هەر بخۆیان بە مەدروسی ئەمەیانەوێت ینی کار ئەکا بۆ ئەوەی کە نەوەیەک دروست ببێت یاخی بێ هیچ ئینتیمایکی بۆ وڵاتە نەبێ ڕەشبین بێ کەسێک بێ بە هەر شتێکی وڵاتە ئەو گومانێکی خراپی هەبێت
طبيعي بالفعل شتەکان لەسەر ئەو ئەساسە کۆمەڵێک ینی بە بەڵگا بەڵام مادەم لە یادی ڕۆژنامەگەریە نامانێت تاشیر بە کۆمەڵە کەناڵ بکەین لەسەر ئەم بابەتە بەڵام ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کوێن ئەوانەی کە خاوەندارەتی ئەم کەناڵانەکە ئەمە زۆر گرنگە و ئەجندای ئەم کەناڵە بۆ بەرژەوەندی سەرەتا نیشتیمانی چییە و ئەکرێ ئۆپۆسیۆنبی ئەکرێ دەنگی ناڕازیبی بەڵام لەسەر ئەساسی ئەوەی کە بتوانانی چاکی بکەیت نەک ئەوەی کە ئەو ئاشتێ کۆمەڵایەتی کە پێشووتر هەمان بوو ئێستا نابینرێ ئەوەی کە جاران ئێمە قسەمان لەسرە کرد و تێکەڵی و برادراتی و دۆستایەتی و یەک نزیکی لایەنە سیاسەکان بوو هەمووی ئەمەی کە لە ڕاگەاندن ئێستاش لە سیاسەکانمان هەرە کێشەی سەرەکی ئەوان ئەوەیە کە لە زۆربەی ڕۆژنامە کۆنفرانسی ڕۆژنامەوانەیە کە ئیکەن داوا لە میدیاکانەکەن وەکو خۆی پەیامەکان بگێنن هەر یەکە و بە نەوعێک یعنی لەبەرەوەی کە بەشێک لە کەناڵەکان قسەکان ناگەێنن بۆیە دایمە تکای کەسانی باڵا لە هەرێمی کوردستان تکا لە ڕاگەاندنەکانەوەیە کە وەکو خۆی ببینێ ئەوەی کە پێویستیش بوو بێ هەم حکوومەت هەم لایەنە سیاسیەکان و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان لەگەڵەوەیە کە بتوانێت پامی دروست لە ڕێی ڕاگەاندنەکانەوە بگا باشترین بەڵگەش بۆمان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی چەندین جار بانگێشتی ڕۆژنامەکانی کردووە کەناڵەکانی کردووە بە سەعات بە 2 سەعات دانیشتون ئەوەی کە هەبوو لای ئەوان پرسیار ووە وەڵام دراوەتەوە جگەلەوە زۆربەی کات کەناڵەکان نانتوانی وەکو پێویست ئەوەندە دژایەتیکردنی کەناڵێکی بەخۆی ئەڵە سەر بەخۆ ئەوەندە دژایەتیکردنی حزبێکی کردووە دژایەتیکردنی پارتی کردووە پارتی سەوای لێ هاتۆ ناتوانێت لە دوانی بۆ لەبەرەوەی هەستەکە هەموو لێدوانەکانی بە دژوەرەگیرێتەوە جگە لەمە ئێمە بە هەر لە چوارچێوەی کەناڵی ڕاگەاندنا نەبین فەزایەکی گەورەتر ئێستا دروست بکە خەڵکی ئێمە پێوەی مەژغوڵە ئەویش تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ خۆی هەریەکە و لە ماڵی خۆی بۆ بە پەیامنێر هەریەکە و لە ماڵی خۆی بۆ بە کەناڵێک هەریەکە و ئەتوانێت ئێمە هەریەک لە ئێمە ئەتوانین چۆنمان بوێ هەواڵێ وا داڕێژین و بڵاوی کەینەوە بە دنیاە چۆن بتوانین ئەمانە چارەسەر بکەین چۆن بتوانین خەڵکی خۆمان وا وەشیار بکەینەوە کە هەندێک پرس هەن پێویستیان بەوە هەیە بڵاو نەکرێنەوە هەندێک پرس هەیە پێویستیان بەوەیە من بیر بکەمەوە ئەم پۆستە من بیکەم من هەستەکەم کەسێکی سیاسیم دراوسێکەم لەواچە واسکە من شت باشترە زانم ئەمە بیرفعل من ڕاستەکەم ترس لەسەر ئەو دروستەکە نائارامی لە شەقام دروستەکە ئەمانە هۆکارێکن کە خەڵکی ئێمە گیرۆدەی بوون ئێستا لە گیرۆدەبوونەوە بوونەتە ئەوەی کە بڕوا بە هیچ کەناڵێ نەکەن و حساب لەسەر هیچ کەناڵە نەکەن و ئەو کەناڵیان بوێ کە بەدڵی ئەوان قساکە ئێتر گرنگ نییە ڕاستە یان ڕاز نییە ئەوان ئێمە خەڵکی خۆمان وا پەروەردە کردووە ئیلا ئەبێ لە دش قسە بکەین ئێستا کەناڵی کوردستان تیV کەناڵی زاگرۆس کەناڵی سلێمانی کە ئێستا من و تۆ تیا دانیشتوین دڵنیاتەکەمەوە بینەری 6 ئەوەندا دەبێ ئەگەر دابنیشێ مێزگردێ لە بینی دوو کەسابکە و چەلەحانێ دروست ببێ و بینیمانە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر نەمەتێکی هێمنانە بەرپرسیارەتانە لە هەموو پرسە سیاسەکاناکە بەڵام ئەو دەمەی کە لایەنەکان دەبنە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان دەبنە کێشە بۆ میلەت و بۆ ئەوانەی کە لە پشتیوانی هەرێمی کوردستانن ئەوە تەلەڤیزیۆنی سلێمانیە ئەوە پێویستە ڕاستیەکان بووتێ لەو کاتێک کە ڕاستیەکانەوەترا پڕبینەرترین کەناڵی سلێمانی بوو کەناڵی زاگرۆز بوو کەناڵی کوردستان تیV بوو لە کاتی ئەو کاتی کە باز لە هۆکارەکانی 23 حوزەیران هۆکاری چی بوون کە پەرلەمان بزوتنەوەی گۆڕانی ناردەوە ئەگەر نەی ناردایەتەوە چییە خوڵقا ئەم ڕاستیانەی وت خەڵک بە دوای ئەمە ئەگەڕا کاتە خەڵکمان فێر کردووە لەگەڵ دایمە لەگەڵ ئەو کەناڵانەیە بێت کە تم و تیژن و ئەمانە ئەبێ بگەڕێنەوە جارێکی تر ڕێک بخرێتەوە لە ڕێی ئەو یاسای ڕۆژنامەگەری و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەواڵە لەگەڵ پرسەکانە بتوانێت چوارچێوێکی بۆ دانێ ئەمە ئاساییە ئیشی خۆت چۆن ئەکەی وەکو ڕاگەاندن کارێ بەڵام ئەمانە هێڵی سوورن شکاندنی شکۆی مرۆڤ هێڵی سوورە شکاندنی شکۆی مامۆستا هێڵی سوورە ئێمە بینیمان لە ڕاگەاندنەکانەوە
هەر ڕاگەیاندنەکان بوون وای لە مناڵی من کرد لە ماڵەوە دابنیشە سێری مامۆستا بکە بڵێ من دەرگای مەکتەب داخەم پارەم لا گرنگترەوە لە مناڵەکە ئێسبینێ لە ڕاگەاندنەکانەوە ئەمەی بینی کاچێتەوە مەکتەب وەکو پێوی سێری و مامۆستا ناکە ئەمانەن هەمووی شکۆی لەلایەک پێشمەرگە لەلایەک مامۆستا ئەو شتە جوانانی کە ئێمە هەمان بوون هەمووی لە ڕێ ڕاگەاندنەکانەوە شێوێنرا ڕاست کاک دیاری لەسەر دۆخی گشتی کوردستان هەر پەیوەست بە پرسی میدیا ئێستا حکوومەت لە دوای ئەوەی کە زیاتر لە 6 مانگ هەڵبژاردن کراوە لایەنە سیاسیەکان لەسەروبەری پێشدان حکوومەتان بەڵام بەش لە لایەنە سیاسیەکان کە خواستی حیزبی خۆیان یان ئامانجە باڵاکانی خۆیان لە بەدەستێنانی کۆمەڵێک پۆست و مەکانەتی زیاتری لەناو حکوومەتی هەرێمی کوردستان و دام دەستگاکانی دەوڵەتە بەڵام زۆرجار لە کەناڵەکانی میدیا ئەوان وا پیشانی خەڵکێن کە نەخێر هۆکاری دواکەوتنی گفتوگۆکان هۆکاری دواکەوتنی حکوومەت هۆکاری نەرمینەنواندنی ئەوان وا پیشانی خەڵکە دەنەوە جارێکی تر کە بەڵکو پەیوەندی بۆ هەیە کە ئەوان لەسەر مافی خەڵک لەسەر حەقی خەڵک لەسەر پرۆژەی گشتی لەسەر چاکسازی گشتی لەسەر کۆمەڵی لەو بابەتانە قساکەن خوێندنەوەی تۆ چییە بۆی کە بۆ نمونە بەشێ لە حیزب سیاسیەکان میدیان کردو بەم کەرەستە خراپە لە وەختێکە لە ژووری کوبنەوەکان ئەوان ڕەنگە ئەوەندەی کێشەی پۆستی وەزیرێک و جێگرێک و کۆمەڵەیەک دەستکەوتی حیزبیان هەبێ کێشەوەیان نەبێت کە کارنامەم حکوومەتە چۆنە بێ و 4 ساڵی داهاتووی ئەم حکوومەتە چۆن ڕێژەکرێ بەڵام لە کەناڵەکانی ڕاگەیاندنە زۆر جار و لە زۆر بۆ نابینیمانە کە ئەو حیزبانەوە پیشانێن کە دواکەوتنی حکوومەت پەیوەندی بۆ هەیە کەوان کارنامەیەکیان هەیە هەرچەندە لە ڕاستیە لە واقعا ئەوان خواستی زیاتر و داواکاری زیاتریان هەیە لە وەرگرتنی پۆستە کاکسەر بەس خۆی ئەمە ئێستا کە باسەکەی لە دیوێکی ڕاگەاندنەوە ئێمە تەبیعی خەڵک ئێستا لەوە شتێگەیشتووە کە چییە گوزەرێ و ئەگەر تاکو ئێستا بڵین لە ژوورە تاریکەکان ئێستا تقریبان ژوورەکان تۆزێ ڕووناک بۆتەوە چونکە میدیاکان توانیویانە بچنە هەموو ئەو ئازادیانە بۆ لە هەموو کون و کەلەبەرێکی کۆبوونەوەکانە و ئاگاداری هەموو ئەو سینناریویانە بن کە لە کۆبوونەوەکانە هەیە تەنانەت کاروایی گەیشتووە پەیامی ناوخۆیی حزبیش ئەدرێ بە ڕاگەاندنەکانەڵێ ئەم پامەی ئێمە بگەێنە ناڕازین لە ناو حزبەکەی خۆمانە نمونەشمانەیە لە پێشووترە کۆمەڵێک جابوونەوە لە حزبێک پامی خۆیان لە باتوی لە کۆبوونەوە قسەی لەسەر بکەن لە میدیاکان پامەکان بووە بۆیە ئەمەی کە ئێستا باسەکرێت لە تشکیلەکردنی حکوومەتە ئەو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر منۆک و کادرێکی پارتی قساکەم بەڵام وەکو ڕێی شخصی خۆم قساکەم وەکو ئێمە وتەبێژمان هەیە و پابەندین بە ئەوەی کە فەرمی وتەبێژی فەرمی ئەمە چی بڵێ ئەوە ڕێی حزبە بەڵام منێکی کادر ڕێی خۆم لێرا باسەکەم من ئەوە ڕێیم ئەوەیە بۆیە خەڵکیش ئەمە بزانێ من لەو قەنەعەتەیە ئێستا هەموو پۆست و پلەکانی حکوومەت بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تا ساڵێکی کە توانی لە ناو خۆیان پۆستەکانی وەزارەتەکان یەکلایی بکاتەوە بۆ کێ و بۆ کێ بێ بێمە من وەکو خۆم دەستخۆشی لێ یەکەم چونکە خۆیان کۆمەڵی کێشەی ناوخۆی خۆیان هەیە لە میدیاکان و شتێکی تەڵەڕێ خەڵک ئەمەی زانیوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان من وەکو قەنەعەتی خۆمەڵم هەموو پۆستەکانی لە سەرۆکی هەرێمەوە هەتا وەکو وەزیر و مدیر عامەکان هەموو تشکیلەی حکوومەت بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەتا ساڵێکی کە یەکلایی ناکاتەوە لە ناو خۆیان کێدا بنێن ئەمە کێشەیەکی گرفتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویست ناکە کە ئەوە بکا کە بە پارتی دیموکراتی کوردستان ڕازی نییە پلە بە پۆست بە بۆیە ئەوەنەی ئێستا قسە ئەکرێ و توڵی کێشاوە کۆبوونەوەکان وەکو جەناب بەدووتی تاوکو ئێستا یەک هەموو کەس ئاشکرا تاکو ئێستا نەهاتن بڵێن ئەم خاڵە لە بەرژەوەندی میلەتانیە پارتی دیموکراتی کوردستان ئێوێ ئەم خاڵە جێبەجێ بکە ئێمە ڕێگرین لە بەردەم ئەم خاڵە لە بەرەوەی بۆ میلەت باش نییە ئەوەی کە ئەوان تاوکو ئێستا گرفتیان لەسەری هەیە پۆستە ئەو پۆستەی کە لە میدیاکان شتێکی ترە گوزەرەکە لە میدیاکان شتێکی کا گوزەرێ پارتی دیموکراتی کوردستان معلومە و خەڵکی ژەمە ئەزانێ و لە میدیاکانیش پێویستە بۆ هەنێک ڕێی خۆیان پێویستە ئەمە بڵێن ئەمە من وەکو خۆم وەکو کادرێکی پارتی ئەم حەقیان پێم بۆ جەماوەری خۆیان هەبێ ئەم قسەیە بکەن بۆیە جەماوەری خۆیان لێ دوور نەکرێتەوە لاچ ئێم دایمە پارتی دیموکراتی کوردستان ئەو دۆخەی ئەوانی بە نەزەری اعتیبار وەرگرتووە حرمەتی ئەو دۆخەی ئەوانی گرتووە لەواچە کۆمەڵەشت جواب و جوابکاری نەبێ چونکە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە و توێتی ئێمە بۆ میلەت کار ئەکەین بۆ بەردەم کامیرا و
کۆنگرەی ڕۆژنەمانی نایەن قسە بکەین ئێمە قسە بۆ میلەتەکەین پێویستە میلەت ئەمەی بۆ بکرێ بە فەعلی و بە کردەیی ئێماماکەین بۆیە ئەوە ئەگەر بیبەستینەوە بە کۆمەڵەشت دیارە تاوکو ئێستا لە یەک پرۆژەی پارتی مەسا پارتی 45 کورسی هێناوە من دڵنیاتەکەمەوە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان با خەڵگەم ڕاستیە بزانێ ئەگەر پارتی دیموکراتی کوردستان 21 کورسی بهێنا یەکێتی نیشتیمانی کوردستان 45 کورسی بهێنا لەسەر پارتی دیموکراتی کوردستان ئەوەستا تاکو ئێستا ئەوان ئێستاش و ڕابردووش کە گۆڕان دروست بووە لایەنەکان دروست بووە کاریان بۆ کردووە هەر هەمویان یەک بگرن دژی پارتی کەواتە ئێمە لەم سۆنگەیەوە دەگەینەوە قەنەعەتی کە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەسەڵات و هێز و توانا و قەبارەی پارتی هەوا بە حیاتی بەرامبەر بە پارتیە بەی ناکرد بەڵام ئەوەی گرنگە لای پارتی دیموکراتی کوردستان یەک لە مەسەلەی اعتیباری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان ئەمە پرۆسەیەکە پێویستی بەوەیە کە لە وڵاتان پرۆسەیەکی جوانی دیموکراسی ئێمە قەنەعەتمان بە مەسەلەی دیموکراسی هەیە و حکوومەتێک دروست بکەین حکوومەتێک بێت لە هەموو لایەنەکان و بتوانین پێکەوە کار بکەین ئێمە یەک لەمە دوو ئەوەی کە پێویستە پارتی دیموکراتی کوردستان تاوکوێستان نەرمی نوانوە ئەوە بۆ کە لە 4 ساڵی ئایندە بتوانین خەڵک تۆزی ئاهێکی بە پیا بێتەوە بتوانێت ئەم حکومەتە بە حکومەتی خۆی بزانێ و بتوانێت بەڵێنی ئەوە بە حکومت بە میلەت با کە ئێمە لەم 4 ساڵە پێکەوە خزمەتەکەین هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی هەرێمی کوردستان و ئەو مافانەی کە لێتان زەوت کراوە بیهێنەوە ئیناوکو پارتی دیموکراتی کوردستان حقیقەتێکەیە کاک سەربەست پارتی دیموکراتی کوردستان لە خەم و هەمی خەڵکایە ئەمە چارەسەر بکرێ بە زووترین کات زۆر کاتی یا بەلایەنەکانی تێر و زۆر نەرمی نوانوە و زۆر پۆستی پێشکەشی بلایەنەکان کردووە ئەمە ڕەنگە لە ئایندە ببێتە گلەیەک لەسەر پارتی دیموکراتی کوردستان لەلایەن کادرەکانی خۆیەوە لەبەرەوەی کادری پارتی دیموکراتی کوردستان هەتاوکو ئێستا لە سلێمانی و لە سنووری زۆنگی سەوز و ملەوەن و نیلی تاوکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان حکومەتی پێ نەدراوە لە حکومەتی خۆجەیە دەسەڵاتی نەبووە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەساسی عام لە هەرێمی کوردستان با کێشەی لەسەر پلە و پۆز نەبووە کێشەی لەسەرەوە بووە چۆن بتوانین پێکەوە ئیدارەی ئەم هەرێمە بکەین و ئەم هەرێمە لە مەترسیەکانی کە ڕوبەڕوومان بووە و کە لە هەندێک لایەن بوونە دوژمن لە پارتی دیموکراتی کوردستان وانە زانین هەرێمی کوردستان ئەگەر پارتی تاکید بوون لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان شکست بێنێ ئەم کیانە شکست هێنێ بۆیە ئەمانە پارتی دیموکراتی کوردستان نایەوێت جارێکی کە بگاتەوە ئەمانەی کە ئەو لایەنانە لە پێناو ئەگەر پلە بێ ئەگەر پۆز بێ ئەگەر مادی بێ بتوانێت قەنەعەت بەم لایەنانە بکە پێکەوە خزمەتی خەڵک بکەین بۆیە لە پارتی دیموکراتی کوردستان لەوە تێگەیشتووە کە 8 دقەیەک بێوێ 8 ساتێک بێ پارتی دیموکراتی کوردستان نتوانێت حکومەت بۆ خۆی تەشکیل بکە و ئەوەی کە ئەوان بەرنامەیانە چەند ساڵە بۆ دوو ئیدارەی پارتی ڕێگرە بێ لە بەردەم ئەمەیە بۆیە ئێمە پرۆسی دیموکراسی خۆمان و قەنەعەتمان بەوە هەیە کە لە 45 کورسی پەرلەمانمان بەدەستێناوە هێزی یەکەمی لە هەرێمی کوردستان و پێگەی پارتی دیموکراتی کوردستان هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە پێگەیەکی دیارە بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئێمە هەمیشە یەک پێوەرمان هەبووە بارزانی نەمر ئەو قوتابخانەیە ئێمەی فێر کردووە کە هەمیشە لە شکستە ناومێد نەبین لە سەرکەوتنە مەغرور نەبین ئێمە ئەمانێت پێکەوە کار بکەین لەم هەرێمە و بتوانین پێکەوە ئەو کەشتیەی میلەتی ئێمە بگەینە کەناری ئارامی ئەمەش پێکەوە ژیانی ئێمە لە ڕابردووش هەم لە شۆڕشی ئەیلول هەم لە ڕابردوو بۆ لێرەشەوە ئەمە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بووە کە پێکەوە ژیان هەمیشە لە پێش هەموو شتێکەوە بووە بۆ یەکێک لە تەوەرەکان کە باسێکرد جەژنی قیامەی برا مەسیحیەکانمان لە هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتی جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەتەوە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەردەوام لە خۆشی و ناخۆشیەکانە ئەوە پارتی دیموکرات و جەنابی سەرۆکی هەرێمی ئەو کات و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بووە کە لە سەرەتای شەڕی مەزهەبی لە عێراقا دەرگای کردەوە بۆ برامەسیحەکان لێرە لە پاپای ڤاتیکان دەستخۆشی و سوپاسی سەرۆک بارزانی و هەرێمی کوردستانی کرد کە ئاشتەوایی نیشتیمانی و لێک تێگەیشتن و ئەو کولتورە قوبوڵکردنی ئەو پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزدا ئەمە پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان ئێمە ئەمانەیە زیاتر
قۆڵی کەینەوە ئێمە وامان لێ هاتوو لە هەرێمی کوردستانە نەک پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکانە خەریکە لە پێکەوە ژیان نامێنێت لە نێوان ئەو فکرانی کە من پارتیم و ئەو یەکێتیە لە گەڕەکێکا جێمان نابێتەوە ئێمە ئەمانەیە هەموو کاری ئێمە بۆ ئەوەیە بتوانین پێکەوە ئەو سۆز و محیبەتی کە لە ڕابردووە هەبووە لە شۆڕشی ئەیلولا هەبووە شۆڕشی ئەیلول عەرەبیتیا بووە پێشمەرگە بۆ شۆڕشی بۆ لەگەڵ کووردا چەکێڵ گرتووە بەڵام لە نەتەوەی کورد بووە بڵێن مەسیحی تیا بووە ئاینە جیاوازەکانی تیا بووە ئەم پێکەوەی ئەمە دروستکەینەوە جا ئەمەش بەچی دروست دەکرێتەوە بەشێکیان پێویستە لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم پێکەوە ژیانە جارێکی تر دروست کاتەوە بەشێکیان لایەنە سیاسیەکانە بەشێکیان خەڵک خۆیەتی بتوانێت ئەم کارە بکە کە لە ناو خۆیە کە من و تۆ ئاشتەواییمان پێکێنا بڕوان ناکەم لایەنە سیاسیەکانیش بتوانم بەر بە ئاشتەوایی من و تۆی میلەت بگرن کاگیاری کاتی بەرنامەکەەوە تاو بوو سپاس بۆ جەنابەت کە لە بەرنامەی ڕاپامە دەبوویت سپاس بۆ ئێوەش سپاس بۆ جەنابتان ئەزان تا ڕابکردنی پرسێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ بن